هەرچەند ڕێگاما سەخت بوو، هەرچەند تەنیا و بێکەس بووین، هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین. ئێمە باڵمان نابەسترێ بۆ قەفاز دروست نەبووین، ئێمە ئەمەلی ئازادین فێری بەرزەفڕین بووین. هەرچەند ڕێگامان سەخت بوو، هەرچەند تەنیا و بێکەس بووین، هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین. ئێمە باڵمان نابەسترێ بۆ قەفاز دروست نەبووین، ئێمە ئەمەلی ئازادین فێری بەرزەفڕین بووین. ڕێبازیمان بەرنادەین سەربەرزین و نانەوین، خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن ناسرەوین. ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە وزەی خەڵکین، ئێمە ئاوڕێ چەوساوە و شکۆی مرۆڤی ماردین. ڕێبازیمان بەرنادەین سەربەرزین و نانەوین، خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن ناسرەوین. ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە وزەی خەڵکین، ئێمە ئاوڕێ چەوساوە و شکۆی مرۆڤی ماردین. سەفین لە بندێ و یەکێتی لە بن نایە. ناهێڵین بێهیوا بن ئێمە یەکێتی زیندووی، داهات و گەشت دەبینین ڕووە و ڕووناکیاتووی. سەلووتکەی چیاکانین سەوزایی دەشتەکانین، ئێمە هیوای کوردانین یەکێتەکەی خۆتانین. ناهێڵین بێهیوا بن ئێمە یەکێتی زیندووی، داهات و گەشت دەبینین ڕووە و ڕووناکیاتووی. سەلووتکەی چیاکانین سەوزایی دەشتەکانین، ئێمە هیوای کوردانین یەکێتەکەی خۆتانین. تا ئەم خاکە بمێنێ ئێمە لێ ئاوا نابین، سەربەرزی گەلمان دەوێ بەکەم تڕازی نابین. لەسەر ڕێبازی مامین خەونەکەی بەدی دێنین، ئاشتی ماف و یەکسانی بۆ هەمووان بەدەست دێنین. تا ئەم خاکە بمێنێ ئێمە لێ ئاوا نابین، سەربەرزی گەلمان دەوێ بەکەم تڕازی نابین. لەسەر ڕێبازی مامین خەونەکەی بەدی دێنین، ئاشتی ماف و یەکسانی بۆ هەمووان بەدەست دێنین.